ئێمە میوانجاری ڕەحمانخانیمان کردووە بە ڕێوبەری بەنجاوەکانی هەرێم بزانین ئاوی بەنجاوەکانی هەرێم لە چاو ساڵانی ڕابردوو تا چی بەسەرهاتوو سەڕێژ دەبێت یاخوننا. کاک ڕەحمان سڵاو لێ بەبیانیت باش تەندروستی چۆنە ئومێد دەکەین زۆر باشبی سەرەتا بۆ پرسیارە دەست پێ دەکەین ئایا وەزع و حاڵی بەنجاوەکانی هەرێمی کوردستان لە چیدا لە چاو ساڵانی ڕابردوو. بەیانیتان باش سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانتان. لە ڕاستیە ئەم ساڵ و کۆزانرێ باران وەکو ساڵی ڕابردوو نەبووە، ساڵی ڕابردوو ساڵێکی تەڕ بوو و ساڵێکی باراناوی بوو و داهاتی ئاویش زۆر بوو. ئەم ساڵ باران لە سنوورەکانی با بڵێن سلێمانی لە نزیکەی لە 150 لە هەندێک شوێن زیاتر لە هەندێک شوێن کەمتر، بەڵام لە هەولێر دیسان هەر لەو سنوورانایە، لە دهۆک دیسان کەمترە لەو سنوورەش. بۆیە داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە بۆ بەنداوەکانی ئێمە کەمتر بووە لە ساڵی پار و ئەوەش کاریگەری هەبووە بۆەوەی ئاستی ئاو لە بەنداوەکانی ئێمە ڕادەیەک دابەزێ کە جیاواز بێت لە ساڵی پار ئەم ساڵ و ئاو لە بەنداوەکانی ئێمە لە دووکان لە ساڵی پار کەمترە، لە دەربەنیخان لە ساڵی پار کەمترە، بەڵام لە دهۆک لە ساڵی پار زیاترە چونکە دهۆک بەنداوێکی بچووکترە، تەنها 52 میلیۆن مەتر سێجا ئاوەگرێەوە. بەکارهێنانی ئاوی دهۆک سنووردارترە وەک لە بەنداوەکانی ئێمە. بەنداوەکانی ئێمە دەربەنیخان ناوچەیەکی زۆر فراوان لە دەربەنیخانەوە تا ئاگاتە گەرمیان و تا ئاگاتە بەنداوی حەمرین پشتی بەو بەنداوە بەستووە، تەنانەت بەنداوی حەمرینیش پشتی بە دەربەنیخان بەستووە، بۆیە ناوچەکە زۆر فراوانە و پێویستەکانی ئاو لەو ناوچانە زۆرن و لەگەڵ بەرەمێنانی کارەباش دیسان. دووکان بەنداوێکی هەرە گەورەی عێراق تەبعەن گرنگێکی زۆری هەیە، جگە لە ئاوی سلێمانی تەواوی ئەو شار و شارۆچکانەیە کەونە سەرزەی بچووک تا ئاگاتە پرۆژەی ڕێی کەرکووک، پرۆژەکانی نەوت لە کەرکووک، تا ئاگاتە ئاوی خواردنەوەی و کشت و کاڵی، تا ئاگاتە دووز و تا ڕادەیەک بەشێک لە کفریش. بۆیە بەکارهێنانی زۆرە و پێویستەکانی خەڵک لە خواروی بەنداوەکە زۆرە، بۆیە ئاستی ئاو لە بەنداوەکە دیسان لەوێش دابەزیوە. بەڵام هێشتا زووە ئێمە بڕیار لەوە بین کە ئێمە لە مانگانی داهاتووە، چونکە مانگی سێمان لە پێشە، مانگی چوارمان لە پێشە، تەنانەت بەشێک لە مانگی پێنجیشمان لە پێشە. ئەو بەفرەی باریوە ئومێد بەخشە و ئێمە هیوادارین باران و بەفری زیاتر ببارێ بۆەوەی ئێمە بتوانین لە ساڵی با بڵێن لە هاوینی داهاتوو پێویستەکانی خەڵکی خۆمان و ناوچەکانی ترکە پشتیان بە بەنداوەکانی ئێمە بەستووە لە بێئاوی ڕزگارکەین. بەڵێ کەواتە کاک ڕەحمان بە شێوەیەکی گشتی بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی ئاو تا ئێستا زیادی کردووە یاخود کەمی کردووە بەراورد بە ساڵی ڕابردوو؟ بەڵێ من باسم کردوتمە ساڵی پار کەمترین، لە دووکانیش کەمترین و لە دەربەنیخانیش کەمترین، بەڵام ئێمە ئاستی بەردانەوەی ئاومان کەم کردوێتەوە، لە دووکان لە دەربەنیخان کەممان کردوێتەوە و لە دووکانیش کەم کراوەتەوە، لە سەری مانگەوە کەمتری شەکرێتەوە. بۆیە ئێمە پلانمان هەیە بۆ کۆکردنەوەی ئاو و هیوادارین بتوانین ئەوەی کە بۆمان داناوەکو خۆی بێتە دی و بتوانین ئاوێکی باش لە بەنداوەکان کۆکەینەوە کە تەواوی پێویستەکانی خەڵکی خۆمان لە خواروی بەنداوەکان چ ناوچە کوردستانیەکان بێت، چ ناوچەکانی مادەی 140 بێت، چ کەرکووک بێت، چ هەموو ئەو شوێنانەی کە پێویستیان بە ئاوە بتوانین پێویستەکانیان دابینکەین. لە ڕاستیە لەسەر ئاستی عێراقیش ئەم ساڵێکی سەختە بێ، بەنداوەکانی عێراقیش ئاویان زۆر کەمتیایە و داهاتی ئاو لە دیجلە و فراتیشەوە زۆر کەمی کردووە. بۆیە ئەبێ ساڵێک بێ ئێمە دەست بە ئاوە بگرین و بتوانین پێویستەکانی خۆمان دابینکەین. بەڵێ کاک ڕەحمان ئێمە دواتر زیاتر قسە لەسەر ئەم بابەتاکەین، بەڵام هەڵبەت ڕۆژی دووشەممە تیمێکی هەرێم لە بە نوێنەراتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێم بەشداری کردبوو لە چوارەمین کۆبوونەوەی لیژنەی دانوستانکاری ئاو لە نێوان تورکیا و عێراق. تا چەند گرنگکە وەفدی هەرێم بەشدار بێت لەم جۆرە کۆبوونەوەانە یاخود دەرەنجامی کۆبوونەوەکە چی بۆ گەر بۆوان بخەیتە ڕووفەرموو؟ بەڵێ لە ڕاستی ئاو کۆبوونەوەانە کۆبوونەوەی دەورین و واتە هەر 3 مانگ یا 4 مانگ جارێک لە نێوان ئەو دوو وەفدە، وەفدی عێراقی و وەفدی تورکی ئەگیرێن. ئەمانە تایبەتە فقط بە مەلەفی ئاو، ئەینا دەیان مەلەفی تر هەن لە چوارچێوەی ڕێکەوتنامەی نێوان عێراق و تورکیا کاریان لەسەر دەکرێت. لە عێراقە ڕێکەوتنێکە لە نێوان سەرۆکی تورکیا و سەرۆکوەزیرانی عێراق ئیمزا کراوە و چەندین سێکتەرە گرێتەوە. سێکتەری ئاویشێکێکە لەو سێکتارەی کە مەرجدارە، یان ئەگەر سێکتەری ئاو لەو ڕێکەوتنانە نەبێت ڕێکەوتنەکانی تر پەیوەست کراون بە
ڕێکەوتنی ئاوەوە بەڵام لە ڕاستیە تا ئێستا هەموو کۆبوونەوانەیە کرێ کۆبوونەوەی لێک تێگەشتنن و کۆبوونەوەی ئەوەن لیجانی فەنی لەسەر بابەتە سەرچەکان دیراسی ورتر بکەن و بگەنە جۆرێک لە هەماهەنگی لە با بڵێن دابشکردنی ئاو لە نێوان هەردوو وڵات ئێوەکو ئەزانرێ ڕێکەوتنێکی کۆن هەیە لە نێوان عێراق و سووریا و عێراق و تورکیا لەسەر فورات تا ئێستا ئەوە چەند ساڵێک ئەو ڕێکەوتانە وەکو پێویست بەهۆی ئەو دۆخانەی کە لە ناوچەکەیان ڕووەدا جێبەجێ نەکراون ئەویش ئەوەیە کە لە 150 ئەو ئاوەی کە لە تورکیاوە لە فورات دێتە سووریاوە 58 بۆ عێراقا و 42 لە سەدی بۆ سووریایە و سووریا لەوێ بۆکو ترانزێتێک فورات بەشی ئاوی فورات لە عێراق لە تورکیاوە دێتەوە عێراق ئاوەکە تێپەڕێوە ئەوەی کە لە حدودەوە لە سەدی قەرقامیشەوە دێتە ناو سەدی تشرین لەوێەوە بەشی عێراق دیاری ئەکرێت کە چەند بێ لە فوراتەوە بێ بەڵام ئەو بەشە تا ئێستا بۆ دیجلە دیاری نەکراوە ینی تا ئێستا حسەیەکی لەو بابەتە نییە کە لەسەر دیجلە ڕێکەوتنێک کرابێ هەوڵەکان بەردەوامن و ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕاستیە خاڵی سەرەکی ئێمە ئەوەیە کە لە ناو ڕێکەوتنەکەی نێوان عێراق و تورکیا ئێمە 4 بەنداومان داخل کردووە لەو پرۆژانەی کە بە هاوبەشی لە دراسە کراوە یان مناقەشە کراوە بۆی جێبەجێ بکرێن 4 بەنداون لە هەرێمی کوردستان کە بەنداوی باکرمان و بەنداوی مەنداوە و بەنداوی تەقتەق و بەنداوی دەڵگەن ئێمە لەسەر و 4 بەنداوە هەموو جارێک مناقەشەکانمان چڵترەکەینەوە و ئاڵگۆڕی داتا ئەکەین بۆ ئەوەی بەفعلی وردە بچنە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ پرۆژەکانی تری عێراق. بەڵێ کەواتە کاک ڕەحمان ئەو کۆبوونەوانە لە نێوان لیژنەی باڵای تورکیا و عێراق بە ئامادەبوونی وەفدی هەرێم لە داهاتوودا بەردەوامە بێت یاخود هەماهەنگی و پەیوەندیەکان سەبارەت بە پرسی ئاو تا چەند لە داهاتووە بەردەوامە بێ؟ لە ڕاستیە هیچ حلێکی تر نییە یعنی سەدان ساڵە ئەو گفتوگۆیانە لەسەر ئاو بەردەوامە ینی ساڵ ینی لە نێوان وڵاتە زلهێزەکانی دنیاش ئەو مناقەشە و ئەو کۆبوونەوە ئەو ڕێکەوتنانە هەیە لە نێوان وڵاتە هاوبەشەکان لە ڕووبارەکان یا ئەو وڵاتانەی کە ئاوی هاوبەشیان هەیە بۆیە هەرە بێ بگەنە ڕێکەوتن ینی ئاو شتێک نییە کە وڵاتان دەستبەرداری بن یعنی هەموو وڵاتێک بەشە ئاوی خۆی ینی ئەو وڵاتە بەوە لەو شوێنە با بڵێن لەو نیشتەجێ بووە کە بەهۆی ئاوە نیشتەجێ بووە بە تایبەتی عێراق بە تایبەتی کوردستان ینی هەموو ئەوانە لە دەوری ڕووباری دیجلە و فرات نیشتەجێ بوون پێویستیان بە ژیانەوە بەبێ ئاوی ژیان ناگوزارێ لەبەرەوە ئەو کۆبوونەوانە بەردەوامە بن تا ئەگەنە سیغەیە کە هەموو لایەک پێی ڕازی بن. بەڵێ کاک ڕەحمان باسی ئەومان کرد کە بەنجاوەکان ئاویان کەمی کردووە لە چاو ساڵانی ڕابردوودا ئایا ئەو بەنجاوانەی کە وڵاتی ئێران دروستی کردووە لەسەر زەی بچووک و ڕووباری سیروان هیچ کاریگەری نەبووە لەسەر ئەوەی کە بەنجاوەکانی هەرێمی کوردستان ڕێژی ئاویان کەمتر بکات؟ بەدڵنیاییەوە هەموو ئەو پرۆژانەی کە لە ناوچەی سەرچاوی بەنداوەکان دروست دەکرێن چ لە سەروی بەنداوەکانەوە بن یا لەو دیوی سنوورەوە بن کە لە سنووری ئێران یا لە سنووری تورکیا بن کاریگەری خۆیان بەجێ هێڵن لەسەر کەمکردنەوەی سەرچاوی ئاو یا کەمکردنەوەی داهاتی ئاو بە ناو بەنداوەکان بەڵام ئەوەی بە پێی زانیاریەکانی ئێمە ئەم ساڵ تەنانەت لە ئێرانیش لەو سنوورانەش ڕاستە بەم دوایانە بەفرێکی باش باریوە کە ئەو بەفرە بەڕاستی خەزینی استراتیژی ئێمە لەسەر ئەو شاخانەوە ڕۆژێک لە ڕۆژانی ئایندەیە ئاکی دەتوێنەوە و چ بەهۆی بارانەوە بێت چ بەهۆی تیشی خۆرەوە بێت لە توانەوەیان ئەبێتەوە داهاتێکی باش بۆ بەنداوەکانی ئێمە بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە لە سنووری ئەو بەنداوانەی کە لە دیوی ئێرانیش دروست کراون داهاتی ئاو کەم بووە و باران کەم بووە بۆیە با بڵێن جۆرێک لە سەرتاسەری لە کەم بارانی ئەم ساڵە هەیە وەکو وتم بەڵام هێشتا مانگەکانی ترمان لە پێش ماوە و هیوادارین وەکو لە مانگی 3 باران هەیە لە مانگی 4 باران هەیە هیوادارین ئەو بارانانە کاریگەری خۆیان هەبێ بۆەوەی داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە زیادکەن ئێمەش بتوانین ناوێکی باشتر لە بەنداوەکانی خۆمان کۆکەینەوە لە ڕاستیە ئێمە گەر بەراورد بە ساڵی پار بکەین ئاستی ئاومان کەمە بەڵام بە ساڵانی وشکە ساڵەکان ئێمە تا ڕادەیەک ئاستی ئاو لە بەنداوەکانی ئێمە باشترە. بەڵێ کاک ڕەحمان پێشتر دەنگۆی ئەوە هەبوو کە ئێران و تورکیا
ئاو ئەگرنەوە یاخود ئاوی هەرێم و عێراق کەم ئەکەنەوە. ئەوەی کە هەڵبەت بەڕێزی شت باس کرد کە دروستکردنی ئەو بەنداوانە لە دەرەوەی هەرێم و عێراق کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی ئاو. ئەم نیگەرانی ئەم پرسەتان لەگەڵ وەفدی تورکیا تاوتوێ کردبوو لە ڕۆژی دووشەمەکە کۆبوونەوە هاوبەشەکە؟ لە ڕاستیە فقط ئەوەی ئەو بەشەی کە پێیوەستە بە تورکیاوە بۆ نمونە بەنداوی ئەلیسۆیە لەسەر دیجلە بەڵێ میش بەبەستەوەها بەنداوەکانی تری ئەتاتۆرک و کەیبان و ئەو بەنداوانەیە کە لەسەر فرات دروستکراون هەموو ئەوانە باس کراون و لە هەم لەو کۆبوونەوانە باس لەوە ئەکرێ کە چەند ئاو لە بەنداوەکانی ئاو هەیە ئەوان تورکیا هەیە و چەند ئاو لە بەنداوەکانی عراقیش هەیە. لە ڕاستیە جۆرێک لە یەکتێگەشتن هەیە، جۆرێک لە تەبادلی زانیاری هەیە لە نێوانە وڵاتانەوە، جۆرێک لە تەفەهمیش هەیە کە بتوانن بەپێی توانە چکە وەکو تورکەکانیش ئەڵێن کاریگەری وشکە ساڵی لەسەر ئەوانیش هەبووە. بۆیە جۆرێک لە هەماهەنگی هەیە و لیجانی فەنی و دروستکراون، لیجانە لاوەکیەکان دروستکراون بۆ ئەوی بە دوواداچوون بۆ بابەتانە بکەن کە پەیوەستن بە هەردوو وڵات. باشە کاک ڕەحمان باست لەوە کرد ڕەنگە ئومێد هەبێت لە مانگی 3 و 4 تا باران بارێت و بەنداوەکان زیاتر ببوژێنەوە. تا مانگی چەند وەرزی گلدانەوەی ئاوە بۆ بەنداوەکان؟ لە ڕاستیە ئێمە لە یەکی دەوە ئیتر وردە ساڵی نوێی بارانی یا ساڵی نوێی ئاوی دەست پێکاتوە لە یەکی شەش ئیتر کۆتایی وەرزی خەزنکردنی ئاوە لە عێراق و بەرنامەی هاوینە چ بۆ ئاودێری و چ بۆ بۆنەکەینەکانی تر لایەنەکانی تر دەست پێکات. ینی لە یەکی شەشەوە ئێمە بەرنامەی هاوینە دەست پێکات تا نزیکە یەکی یانزەش. یعنی بۆیە تا یەکی شەش ئێمە وەرزی خەزنکردنی ئاوە، بەڵام ساڵ بۆ ساڵ ئەگۆڕێ. ساڵی وا هەیە خەزنکردنی ئاو لە بیدایەتەوە دەست پێکات چونکە بارانێکی زۆر لە سەرەتای ساڵەوە دەست دەبارێەوە داهاتی ئاو زیاد دەکات. ساڵی واشەیە بارانبارین دۆعکەوێ، بەڵام تا ناوەڕاستی مانگی 5 و تا 25 ئەگەری ئەوە هەیە کە داهاتی ئاو زیاد بکات. باشە ئاکام منێ پرسیاری وەکم بزانم ئەو بەنداوانە بە ڕێژەی چندێک ئاو دەگرن؟ جا کاک ڕەحمانە پرسیارە ئاڕاستەی جەناب بچکەم بزانم بەنجاوەکان بە ڕێژەی چندێک ئاو دەگرن؟ تا چەند توانای کۆکردنەوەی ئاوی؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە بەنداوی دەربەنی خان توانای 3 ملیاری هەیە و بەنداوی دووکان توانای 6.8 نزیکەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە کە کاتە 10 ملیار مەتر سێجا و بەنداوی دوهۆکیش نزیک 52 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. یعنی توانای خەزنکردنی بەنداوە گەورەکانی ئێمە کە ئەو سێ بەنداوەن باسم کردن لە 130 خەزینی استراتیژی هەموو عێراق لە پشتی بەنداوەکانەوە لە هەرێمی کوردستانن بە پڕبوونی ئەو بەنداوانە. بۆیە ئێمە توانای خەزنی استراتیژی لە 130مان هەیە بۆ بەنداوانەیە بۆ بە دوو بەنداوەی کە دوکان و دەربەنی خانن هەن. بەنداوە بچووکەکانیش ئێمە لە 9 ملیۆن مەتر سێجا ئاو توانای خەزنکردنیان هەیە تا ئاگاتە 20 ملیۆن مەتر سێجا ئاو. ئەوانش نزیکەی 20 بەنداون کە بەو دوایانە بەشێکی زۆریان حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردوون، دووسێ بەنداوێکیان لەیان حکوومەتی عێراقەوە لە کاتی خۆی دروست کراون. ئەو بەنداوانش کاریگەری خۆیان هەیە بۆ ناوچانەی کە دروست کراون، بوونەتە مایەی بژانەوەی ئەو ناوچانەی بەنداوەکانی لێیە، بوونەتە مایەی نیشتەجێبوونی خەڵک لە لادەکانی نزیک لەو بەنداوانە، بوونەتە مایەی گەشتیاری و ئێمە تریش هەن لە ڕێی بەنداوەکانە کە تەواو بکرێن. هەندێک بەنداومان بەهۆی بارودۆخی دارایی هەرێمی کوردستانەوە وەستێنرابوون وا لە هەوڵین بۆەوەی دەستیان پێ بکەینەوە. لەوانە بەنداوی چەقچەقە لە سلێمانی کە کاریگەریکی زۆر گرنگی هەیە لەسەر بوژانەوەی ناوچەی گەشتیاری سلێمانی و ئاوی ژێرزەوی و تەنانەت بوژانەوەی سەرچنار و قلیاسان و هەموو ناوچانەی کە ئەکەونە پێش ئەو پاشووی ئەو بەنداوی کە دروست دەکرێ و هەروەها ئێمە بەنداوی زەلانمان هەیە لە شار باشێڕکە گرنگە دەستی پێ بکەینەوە. بەنداوی باسەڕەمان هەیە، بەنداوی باوەنور ئامادەسازی وا کراوە بۆ دەست پێکردنەوە. کاک ڕەحمان پلانتان هەیە کەی دەست پێ بکەنەوە ئەو بەنداوانە دروستکردنیان بە تایبەت ئەوەی باوەنور؟ بەڵێ بەنداوی ترمان چونکە وەستا بوو. بەڵێ ببوورە بەڵێ ئەوە بودجەی پێویستی بۆ تەخسیس کراوە و ئامادەسازی ئەکرێ. ئێستا حالیان تیمەکانمان لەوێن بۆ کارکردن لە بەنداوەکە، وەڵام لەبەرەوەی با بڵێن ئیشی فعلی ینی ئامادەسازیە بۆ ڕێگاوبانەکان بۆ
بیناکانی ئۆفیس و ئەو ملحقاتانەی کە پێوەستن بە بەنداوەکەەوە و ئیداری بەنداوەکەەوە وا ئیشەکەن و ئێمە دوو بەنداومان هەن لە دهۆک خەوڵە دەینەم ساڵ دەستیان پێ بکەینەوە بەنداوێکی ترمان هەیە لە سنووری هەولێر کە بەنداوی دوینەوە دراسە و دیزایانی بۆ ئامادەکرێ بەنداوی بانووی تاڵەبانمان هەیە لە دهۆک لە ببورن لە کۆیە کە ئەوەش بەنداوێکی زۆر گرنگە 3 ملیۆن مەتر سێجە ئاوەگرێ لەسەر گرفتی کارەبا و ئاوەڕۆ و ببورن بۆری ئاوی خواردنەوە کەکەوێتە ناو دەریاچەی بەنداوەکەەوە ئاومانگل نەداوەتەوە ئەینە لە ئانوساتایە بۆ دروستکردنی تەواوکردنی بەنداوەکە و گلدانەوەی ئاو لە ناو بەنداوی بانووی تاڵەبان کە بۆ کۆیە زۆر گرنگە و بەنداوی تریشمان زۆرن کە بەهۆی گرفتی دارایی وەستێنراون بەڵام وا حکوومەتی هەرێمی کوردستان دوای چارەسەرکردنی گرفتەکانی موچە بە دڵنیایەوە دێنەوە سەر مەشاریعەکان و ئەو پرۆژانەی کە زۆر گرنگن و زۆر ئاین دەستیان پێەکەینەوە و بەنداوی باسەڕە هەیە لە سنووری لە نێوان سلێمانی چەند شەفا گرنگێکی زۆری هەیە بە دڵنیایەوە ئەوەش کاریگەری زۆری ئەبێ بۆ بژانەوەی تەواوی ناوچەی گەرمیان و چەمچە ماڵ و تەنانەت بۆ ئاوی خواردنەوەش سوودێکی زۆری هەیە. بەڵێ بەڕێز ڕەحمانخانی باسی ئاوی خواردنەوەت کرد ئاوی بەنداوەکان تا چەند شیاوە بۆ خواردنەوە یاخود بە چ میکانیزمێک بە شێوەیەک ئەو ئاوە پاگەکرێتەوە بۆی هاوڵاتیان سوودی لێبین و بۆ خواردنەوە بێ. لە ڕاستیە هەموو ئاوێکی وەستا و لە ناو دەریاچەکانە جۆرێک لە پیسبوونی تووشە بێ بەهۆی ئەو پاشەڕۆ و یانەی کە دێتەوە ناو بەنداوەکە یەکەم ئێمە بێ سەرچاوەکان پاک ڕاگرین بۆی ئاوەکانی خۆمان پاک بن و پیس نەبن لە ڕووی ژینگەیەوە گرفتی بۆ دروست نەبێ و چونکە پاکڕاگررتنی سەرچاوەکان ئاسانترە لە پاکردنەوەی ئاوی دەریاچەکان. ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە هەموو ئاوی ڕووبار و دەریاچەکان بۆ خواردنەوە بە تەواوی ناشێن ئەگەر جۆرێک لە پرۆسەی پاکشکردنەوە ئەو ئاوانە دەست پێ نەکرێ ینی لە ڕێی وێزگەی پاڵاوتن و لە ڕێی وێزگەی پاکشکردنەوەیەوە لەبەرەوە پێویستە ئێمە هەموو ئەو دوو پرۆسەیە بکەینێکیشیان کە بەدەستی خۆمان ناوەی کە ئاوەکان پیس نەکەین یان وەکو حکوومەتی هەرێم و شارەوانی تەواوی پاشەڕۆکان ڕیسایکل بکرێ اینجار ئاوە پاکەکە بکرێتەوە ناو دەریاچەکان کە لە زۆربەی شار و شارۆچکەکانە و گرفتانەمان هەیە و حاڵێکی تریش ئەوەیە کە ئەو بەڕێوەبەرایەتیانەی یان ئەو فەرمانگانەی پێوەستن بە ئاوی خواردنەوە کار بەوە بکەن ئاوی خواردنەوە پاکەنەوە. بەڵێ کاک ڕەحمان هەواڵێکی دڵخۆش کەرمان بەرێ بزانین کارەبای نیشتیمانی بۆ ئەم ساڵ ئایا چاوەڕێ ئەوە دەکرێت لە ڕێی بەنداوەکانەوە کە کارەبایەکی باشی نیشتیمانی دابین بکرێت بۆ هاوڵاتیان و ئایا دەمەوێت بزانم ئایا بەنجاوەکان دەتوانن چەند مێگاوایت کارەبا بدەن بە هاوڵاتیان؟ لە ڕاستیە حاڵی حاضر بەنداوەکانی ئێمە بە هەردوو بەنداوەکان نزیکەی 6 بۆ 7 مێگاوات زیاتر کارەبا هەر حاڵەتێکی لەو بابەتانە توانن کارەبا تەولید بکەن ینی بەشداریەکی کەم بۆ ڕێخستنەوەی سیستمی کارەبا یا بۆ تەنزیمکردنەوەی ڤۆڵتیە یان بۆ ئەو ناوچانەی کە بەنداوەکانی لێیە ئەو ناوچانە جاری وایە لە سەرچاوی وەرگرتنی کارەباوە دوورن ئەو بەنداوانە کاریگەریەکی زۆریان هەیە بۆ هاوکاریکردنیان ئێمە لە با بڵێن لە سەرما زۆرەکان یا لە گەرما زۆرەکانی هەرێمی کوردستان بەنداوەکانی ئێمە بەشداریی کاریگەرەکەن یا کە گرفتێکی گەورە دروستە بێت لە سیستمی کارەبا بەنداوەکان دەتوانن لەو فترەیەکی کەم بتوانن کارەباکی باشتر بەرهەم بێنن چونکە بەڕاستی بەرەمێنانی کارەبا پێوەستە بە ئاوەوە ینی بوونی ئاوی زۆر کارەبای زۆر بوونی ئاوی کەم ئێمە ناچارین بەرەمێنانی کارەبا کەم بکەینەوە بۆیە ئێمە لە هەردوو دوکان و دەربەنی خانیش کارەبامان کەم کردوێتەوە بۆی ئاوێکی زیاتر خەرج نەکەین ینی بتوانین خەزینی خۆمان بپارێزین لە ناو بەنداوە. بەڵێ بەڕێز ڕەحمانخانی من دوا پرسیارت ئاڕاستەکەم هەڵبەت ئاشکرایە ئێمە خاوەنی دوو بەنداوی کۆنین یەکیان لە دەربەنی خانە ئەویتیشان لە دوکانە کە مێژووی دروستکردنیان زۆر کۆنا ئەم بەنداوانە لە ئێستاە پێویستیان بە نۆژەنکردنەوە نییە یاخود پلانتان چییە بۆ نۆژەنکردنەوەی ئەو بەنداوانە؟ بە دڵنیایەوە هەموو بەنداوەکان کاری تەواوکاریان تایە و کاری چاکسازی بەردەوامیان پێویستە تیاابێ یعنی ئەوانەش وەکو هەر وەکو با بڵێن جۆرێک لە وەکو ئینسان ینی لە مناڵیەوە تا تەواو پیرە بێ پێویستی بە ڕێعایەتی زیاترە یان بەنداوەکانی ئێمەش
بەو جۆرن ئێمە داوامان لە حکوومەتتی عێراق کردووە چەندین جار لە کۆبوونەوەی وەزیری سەرچاوەکانی ئاو لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ هەموو ئەو تیمانەی کە لەگەڵ بەغا ئێمە تەنانەت لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق داوامان کردووە کە بەنداوەکانی هەرێمی کوردستانی شۆک و تەواوی بەنداوەکانی عێراق کاری سیانەی بەردەوامی تیا بکرێ و بودجەی لەلایەن عێراقەوە بۆ تەخسیس کرێت چونکە ئەو بەنداوانەی ئێمە ڕێژەیەکی زۆر ئەوەی بەرەدرێتەوە ئەوان سوودی لێ ئەبینن و ڕاستە جار بەجار جۆرێک لە هاوکاری هەیە بۆ بەنداوەکانی ئێمە جۆرێک لە سیانەی بچووک هەیە بەڵام ئەوە کارە گەورەکان نین کە پێویستە لە بەنداوەکان بکرێن ئێمە حکوومەتتی هەرێمیش درێغی نەکردووە لەوەی کە بەنداوەکان بجە بۆ چاکسازی بەنداوەکان تەخسیسکە لە بوومە لەرزەکەی دەربەندی خان حکوومەتتی هەرێم زیاتر لە 3 ملیار دیناری تەخسیس کرد بۆ چاکردنەوە بە 2 قۆناغ بۆ چاکردنەوە و چاکسازی لە بەنداوی دەربەندی خان و باشە ئێستاش بەڵێ ئێستش پلان هەیە کە بودجەیەکی باش بۆ بەنداوانە تەخسیس کرێ بەڵام خۆتان نەزانن بارودۆخی دارایی هەرێمی کوردستان ئەو گرفتانەی سیولەی نەقدی وانەی بۆ دروست بوو کە ئەوانە کاریگەری کردووە بە دڵنیاییەوە لەسەرەوەی ئەمە نەتوانین وەکو پێویست وەکو ئەوەی کە پێویستە بودجەی پێویست بۆ بەنداوەکان تەخسیس کرێ بەڵام دیسان ئەڵێم حکوومەتتی هەرێم درێغی نەکردووە بەڵام حکوومەتتی عێراق تا ئێستا وەکو پێویست وعدەکان کە دابوویان بە هەرێمی کوردستان جێبەجێیان نەکرد. بەڵێ دەست خۆش کاک ڕەحمان سوپاس بۆ تۆ سوپاس بۆی کە لەگەڵمان بووی.